دیارە ئێمە ئەمڕۆک و بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ لەلایەنی ناوەندی زانایان و بانخوازانی کۆمەڵی ئیسلامیەوە بەسەرکراینەوە دیاریان پێشکەش کردین لە بەرامبەری و خزمەتی کە خۆم و هاوکارانمان کردومانە بە دەستگا جیاوازەکان و خزمەت بە بانگەوازی ئاینی پیرۆزی ئیسلام. من لێرەوە سوپاسیان دەکەم و پێزانینم هەیە بۆیان. دیارە سایش و ڕازیبوون و پێشکەشکردنی دیاری لەلایەنی زانایانەوە مانە و مەدلولی خۆی هەیە. ئەگەر خی گەورە فەزڵی دا بەسەر کەسێکە کاری وای کرد کە زانایانی سەرڕاست و ئەمامە پاک و شوێنکەوتوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێ ڕازی بوون وەستایشیان کرد، ئینشاءڵڵا مانای ئەوەیە کە خی گەورەش لەو عەبدەوە لەو کارانە ڕازیە. ئەم مناسەبەیە لە ماوەی چەند ساڵێکە ناوەندی زانایان و بانگەوازی کۆمەڵی ئیسلامی کە کاری کردووە بە تایبەتی کاری ڕاگەیاندن لەگەڵ ئەم دەستگا بەڕێزان و خۆشەویستانە جەنابی کاک حاجی فاروق وەکو سەرۆکی تۆڕی میدیای کۆمەڵی ئیسلامی و بەرپرسی یەکەمی کەناڵی پەیامی ئاسمانی خی گەورە پاداشی خێری باتەوە. کەمترین شتێک کە ئێمە اختیارمان کرد بۆی ئەو دەستخۆشیە بوو کە لە خزمەتی عەرزی بکەین کە دێڕێک بوو، ئەوە وەکو وەفایەک وەکو خۆشەویستیەک بۆ ئەو کەناڵەوە ئەو ڕاگەیاندنەوە ئەو بۆ ئەو برایانی کە لەو کەناڵە ئیشیان کردووە سەرجەم ئەو برا بەڕێزانە و پاشان کەناڵی بانگەواز جەنابی مامۆستا محەممەدی چیمەنی و کەناڵەکە و برایانی کەناڵەکە وەکو دەستخۆشیەک بۆیان بە ناوی ناوەندی زانایان کە ناوەندی زانایان کۆمەڵک بەشی یەکێک لە بەشەکانی ڕادیۆی سونەتە، ڕادیۆی قورئانە و ئەو برا بەڕێزانەی کە لەوێ ئیشەکەن.